ئەزانین چۆن وانە کە پارتی بتوانێت بەبێ حساب بۆ یەکێتی بێنێت کورسی با بنەوەینەوە یا بە فلان حیزبیتر ئەبێ ڕەزامەندی یەکێتی وەرگێ ئەمە حقەتەکەیە بۆیە یەک سیناریۆ هەیە بە بڕای من ئەو سیناریۆ کە حکومەتی تازە کە دروست دەبێ پارتی دەسەڵاتی یەکەمە نا حکومەتە یەکێتی دەسەڵاتی دووەمە نا حکومەتە و دەسەڵاتی یەکەم و دوم دەسەڵاتی ئەخیرن نا حکومەتە و ئەوانی تر ئەبنە پاشکۆی دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەمە سیناریۆ ئەوڵەخیری حکومەتە لە کوردستان ئەگەرنا بە بڕای من وەکو واقعیش دوو زۆن ئیژەکاتیانی لە دنیا واقع دوو زۆن ئیژەکات تا حکومەتەی کە دروست دەبێ بەڕای من حکومەتێکە تەنها لەسەرەوە محافزی سلێمانی گۆڕان بوو بەڵام دەسەڵاتی فعلی هەموو شتێکی منطقەی یەکێتی بوو بەڕاستی یەکێتی و بۆ نمونە ئۆپۆزیسیۆن پارتی دەرکەن لە حکومەت ئەوە درۆیەکی شاخدارە بە پێچەوانەشەوە نەوەی نەوە فلانسیان لەگەڵ پارتی ئەتوانی کە دەرکەن ئیمکانی ئەمە نیە و بە شێوەیەکی مطلقاً بە شێوەیەکی ڕەهامە درۆیەکی درۆیە چاواشەکاریە و ئیمکانی ئەمە نیە